خواهي قرد فرمي يا ابن آدم لو أتيتني بقراب الأرض خطايا ثم لقيتني لا تشرك بي شيئا لأتيتك بقرابها مغفرة. أي آدمي زاد أجر بيت بولاي من وبقريت بولاي من بري زوي جناه تبي بري أم زوي هم زوي وات جناهي تو أجر قباريكي هبه حجمكي هبه همو زوي داير كات پر زوی بکە هەر هەموو زەویە تاکو ئاسمان دەڕوات. ئەگەر تۆ بەڕاستی بگەڕێیتەوە بۆ لای من بە پڕی زەوی گوناه و تاوانەوە بێ بۆ لای من و بگەڕێیتەوە بۆ لای من، منیش بە پڕی زەویەوە بە لێخۆشبوون دێم بۆ لای تۆ. ئەوەندە خوای گەورە غەفور و ڕەحیمە، تاوانەکانت ئەپۆشێ بۆی هەر کاتێک بەپێی تاوانەکانت کە بۆ لای خوا دەگەڕێیتەوە، بەپێی تاوانەکانت خوای گەورەش بەپێی حەجم و قەبارەی ئەو تاوانە بە لێخۆشبوونی خۆیەوە ڕوو دەکاتەوە و لێت خۆشە بێت. ئەوە ڕەحمی خوایە، کەواتە خوای گەورە هانمان دەدات بۆی تۆبە بکەین و بگەڕێنەوە بە لای خوای گەورە. ئەگەر پێت خۆشە خوای گەورە خۆشتی بوێ بگەڕێنەوە بە لای خوای گەورە، چونکە خوای گەورە بە ڕەحم و بە میهرەبانی خۆی بە لێخۆشبوونی خۆی ڕوو دەکاتەوە و لێت خۆشە بێت. کەواتە ئەگەر گوناهەکانت پڕ زەویش بوو مەڵێ تاوە تازە خوا لێم خۆش نابێ، بەڵکو خوای گەورە پڕی زەوی لێخۆشبوونی خۆی پێشکەش بە تۆ دەکات، چونکە بەڕاستی تۆ گەڕایتەوە بۆ لای خوای گەورە. یەکێک لە علامەت و نیشانەی تۆبەکردن ئەوەیە کاتێک من تۆبە دەکەم لە گوناهەکە لە پێشوو باشتر بم، بگۆڕێم، گۆڕانکاریم بەسەردا بێت، دیارە خوای گەورە تۆبەکەمی لێ قبوڵ کردووە کات.